تەندروستی بەیانی 24 لەگەڵتانە. ئەزانن گانگرین چییە؟ گانگرین ڕوودەدات کاتێک بەشێک لە شانەکانی لەش دەمرێت و خوێنی پێویستی بۆ ناچێت. گانگرین زیاتر پەلەکانی لەش دەگرێتەوە، واتە دوورترین شوێن لە دڵەوە، وەک پەنجەکانی قاچ و دەست. لە قاچ و دەست و ئەندامەکانی ناوە دەست پێ دەکات. وریابن، گانگرین بڵاو دەبێتەوە بە لەشدا و دەبێتە هۆی شۆک ئەگەر چارەسەر نەکرێت. شۆک بارێکی فریاگوزاری مەترسیدارە بۆ ژیان. گانگرین دەبێتە هۆی بڕینەوەی شوێنی توش بوو، هەتا دەبێتە هۆی مردن، بۆیە پێویستە بە زووترین کات چارەسەر بکرێت. ئەو نیشانانی دەری دەخەن کە دەکرێت تووشی گانگرین بوو بێت، برینێکی ڕەنگسوور و بە ئازار و هەڵئاوساو، یان برینێک کە کێمی تێدا بێت و بۆنێکی ناخۆشی لێبێت، بەشێکی جیاکراوە لە لەش هەست بە ساردی بکات، یان لە دەستدانی هەستی دەستلێدان لە ناوچەیەکدا، پەیدابوونی ئازار لە یەک شوێنی لەشدا بە بەردەوامی. هەندێک جار بەشێکی لەش ڕەنگێکی ناپەسەندی دەبێت، وەک شین یان ڕەساسی بۆ ڕەش، هەروەها برۆنزی. بەڵام مەرج نییە هەر ئەم نیشانانە دەرکەوێت، چونکە لەباری گانگرینی ناوەوەی لەش ئەم نیشانانە دەرناکەون، بەڵکو ئازار و تا بۆ ماوەیەکی درێژ بەردەوام دەبێت. هەروەها دابەزینی پەستانی خوێن و دەکرێت کەسەکە دووچاری شڵەژان و شپرزەبوون ببێت. بە پشکنینی خوێن دەردەکەوێت ئەو کەسە ئەگەر دووچاری گانگرین بوو بێت، بەهۆی بەرزی بڕی خڕۆکە سپیەکانی خوێن. دەکرێت سوود ببیندێت لە پشکنینەکانی وەک MRI و CT سکان و ئێکسڕۆی. ئاگادار بن، ئەم کەسانی پێشە دووچاری ئەم نەخۆشیانە بوون، لە مەترسێکی زیاترن بۆ توشبوون بە گانگرین لەو نەخۆشیانە. نەخۆشی فتق و هەوکردنی ڕیخۆڵە و نەخۆشیەکانی شەکرا، هەروەها نەخۆشی ڕەخبوونی خوێنبەرەکان و کڵۆتبوونی خوێن. ئەو کەسانی تازە نەشتەرگەریان بۆ کراوە یان بەرگریان کەمە بەهۆی بارێکی پزیشکی تایبەت یان وەرگرتنی دەرمانی شێرپەنجە، پێویستە وریابن لە گانگرین. هەروەها کۆمەڵێک هۆکاری تر هەیە بۆ توشبوون بە گانگرین، وەک برینی سەر و گەستنی ئاژەڵ و سووتان، یان هەر هۆکارێک ببێتە هۆی زیانگەیاندن بە شانەکانی لەش. سێجۆر گانگرینمان هەیە: گانگرینی وشک، هۆکارەکەی نەچوونی ئۆکسجینی پێویستە بۆ بەشێکی لەش. گانگرینی شێدار، هۆکارەکەی چەند جۆرێک بەکتریایە. گانگرینی گازی، هۆکارەکەی بەکتریای کلۆستریدیایە کە بڵق و ژەهر دروست دەکات. لە ناوچەی توشبوو بە بەکتریا، چارەسەرەکان پێدانی ئەنتیبایۆتیک بە زۆری لە ڕێگەی خوێنهێنەوە یان لە ڕێگەی دەرزیەوە بۆ تۆژمی خوێن، ئەنجامدانی نەشتەرگەری بۆ بۆری خوێن، بۆ چوونی خوێن بۆ شوێنی توشبوو، بە تایبەت کاتێک خوێن ناچێت بۆ ناوچەی توشبوو. دانانی نەخۆشەکە لە شوێنێکی پڕ لە ئۆکسجین بۆ کەمکردنەوەی گەشی بەکتریا کە هۆکارە بۆ گانگرین. لە خراپترین بارودۆخی گانگرین نەشتەرگەری دەکرێت بۆ لابردنی شوێنی توشبوو بە گانگرین کە شانەیەکی مردووە، یان بڕینەوەی قاچ یان دەستی توش بوو. بە هیوام لەم گانگرینە مەترسیدارە بەتوور بن. هەر تەندروست بن.